تورکیا و ئیسرائیل بۆ ئاوا ڕوبەڕووی یەک بوونەتەوە. پرسی غاز ئەم دوو وڵاتە بەرەو لێواری شار یان سازان و دابەشکردن دەبات. ئەوەی تا ئەم ئانووساتە دیار و بەرچاوە ئەوەیە کە گرژی نێوان تەلەبیب و ئەنقەرە کە جەمێکە دەستی پێ کردووە ڕووی لە زیادبوون و پەرەسەندنێکی سەیر و سەمەرە کردووە. بۆیە مەترسی پێکدادان و ڕوبەڕووبوونەوەی سەربازی نێوان هەردوو وڵات لە ئاستێکی بەرزدایە. کەواتە پرسیاری سەرەکی ئەوەیە بەڕاست هۆکاری سەرەکی ئەم گرژی و ململانەیەی نێوان ئەم دوو وڵاتە لە پێناو چیدایە؟ ئایا ئەردۆغان لە کوشتنی فەڵەستینیەکان بەدەستی ئیسرائیل تووڕێە و دەیەوێت تۆڵە لە وڵاتە بکاتەوە یان باسەکە بەرژەوەندی و شەڕی بەرژەوەندیە؟ ئەنووکە لە سووریا تورکیا هێزی باڵادەستە وەک براوەی یەکەمی نەمانی بەشار ئەسەد سەیری خۆی دەکات، بەڵام دیارە دەمێکە ڕکابەرێکی زەبەلاحی لێ ڕاست بۆتەوە و شیرینی کەوتنی ئەسەدی لێ کردووە بە ژەهر. لێرەوە پرسیارێکی دیکە ئەوەیە تەلەبیب لە سووریادا بە شوێن چیەوەیە کە ئاوا ئەردۆغانی بێزار و جارس کردووە؟ هەر لەم بارەوە توێژەری بواری استراتیژی سەربازی ئیسرائیل ڕۆن بێنیەشای لە توێژینەوەیەکی تایبەت بەم پرسە و هەڵوێستی تەلەبیب دەنووسێت. دەستگامنیەکانی ئیسرائیل نیگەرانن لەوەی تورکیا هەوڵ دەدات بۆشایی ئێرانی پاش ڕووخانی ئەسەد لە سووریادا لە ڕێگای بەهێزکردنی هێزەکانی سەربەی خوان و هەروەها ئامادەگی سەربازی خۆی لە سووریادا پڕ بکاتەوە. هێرشی ئاسمانی بۆ سەربنکە سەربازیەکانی سووریا بە تایبەتی فڕۆکەخانەی سەربازی تیچوار لە پارێزگای حۆمز پەیامی ڕوونی تەلەبیب بوو بۆ ئەنقەرە، چونکە تورکیا پلانی دانابوو ڕادەر و سیستەمی بەرگری ئاسمانی لەوێدا جێگیر بکات. بۆیە وەزیری بەرگری ئیسرائیل بەم دواییانە ڕوونی کردەوە کە ئامانج لە هێرشەکان بۆ سەر ناوچە جیاجیەکانی سووریا و لەوانە دیمەشق و حۆمز ناردنی پەیامێک بوو سەبارەت بە داهاتووی سووریا کە تەلەبیب لە لێدانی ئامانجە سەربازیەکانی تورکیا لە سووریا بە ڕژدی بەردەوام دەبێت. لە درێژەی بابەتەکەیدا بێنیەشەی ئاماژەی بە بابەتێکی تەواو بنەڕەتی و هەستیار دەکات و لەم بارەوە دەنووسێت. ئامانجی سەرەکی تورکیا لە سووریادا زاڵبوونە بەسەر بۆڕیەکانی وزە و غازی ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستە. لەم بارەوە تورکیا بەنیازە لە بەردەم پرۆژە ئابوووریەکانی غازی ئیسرائیل و میسر بربەست دروست بکات. جگەلەوەش نەک هەرتەنیا دەیەوێت کۆنتترۆڵی کێڵگەی غازی دەریای ناوەڕاست بکات، بەڵکو هەوڵ دەدات ڕێگری لە بازرگانی غازی وڵاتانی ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست لەگەڵ ئەوروپاشدا بکات. پێشتری ژووری شیکاری تیوار لە چەندین راپۆرتی جیاوازدا ئاماژەی با پرۆژەی غازی تورکیا و لەوانەش پرۆژەی غازی قەتار، سووریا، تورکیا و ئەوروپا کرد. لە راپۆرتەکەدا باسی لە مەبەستی سەرەکی تورکیای ئەردۆغان لە لێدانی بەشار ئەسەد و هێنانی ئەحمەد شەرع بۆ سەر دەسەڵات کرد، بەڵام وا دیارە لە ئێستادا جگە لە پرۆژەی گواستنەوەی غازی قەتار پرسی یەدەکی غازی دەریای ناوەڕاستیش لە ئارادایە و تورکیا ددانی بۆ تیش کردووە. هەڵسەنگاندنەکان لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست مەزەندەی یەدەکی غازێکی گەورە و قەبە دەکەن بە نزیکەی 122 تریلیۆن مەتری سێجای غازی سروشتی و 1.7 میلیارد بەرمیل نەوتی یەدەک. بۆیە دیاردەیەکی هێندە نامۆ نییە گرژیەکان ڕوو لە زیادبوون و پەرەسەندن بکەن. کەواتەی تر دیارە ئیسرائیلیەکان لەو باوەڕەدان کە یەکێک لە گرنگترین مەبەستەکانی سووربوونی تورکیا لەسەر بوونی سەربازی لە سووریا و هەروەها دامەزراندنی بنکەی سەربازی ڕەخساندنی دەرفەتە لە پێناو پتەوکردنی پێگەی خۆی لە پرسی وزەتە. بەواتایەکی دیکە تورکیا دەیەوێت لە ڕێگەی سووریاوە نەک تەنیا دەست بەسەر کێڵگە غازیەکاندا بگرێت، بەڵکو دەیەوێت پێش بە هەر چەشنە پرۆژەیەکی گواستنەوەی غازیش بگرێت و خۆی تەنیا پاشەی هەرێمی غاز و گواستنەوە بێت. بەم دواییانە ئەم خەونە خۆش و پەمەیەی تورکیا دوای ئۆپەراسیۆنی پێشوەختە ئیسرائیل بۆ لەناوبردننی کۆی بنکە ئاسمانیەکانی سووریا نەک هەر ڕایگیراوە، بەڵکو خودی ئەردۆغانیشی بە تەواوەتی تووشی کێشە و سەرئێشە کردووە. لەمڕۆوە بە بیانە و پاساوی پاراستنی یەکپارچەیی خاکی سووریا بەردەوام هەڕەشە لە ئیسرائیل دەکات. کەواتە دیارە لە ئێستادا کە پرسی غاز لە ناوچەکەدا بە تەواوەتی زاڵ بووە، لە هەمان کاتدا زۆر دەمێکە تەلەبیبیش لە کەناراوەکانی دەریای ناوەڕاستدا بە وردی بە شوێن غازدا دەگەڕێت و تەنانەت دەیەوێت لەگەڵ میسردا جێگەی رووسیە و تەنانەت ئێران لە پرسی هەناردەکردنی غاز بۆ ئەوروپا بگرێتەوە. ئەمڕۆوە تەنانەت دەکرێت درێژەی شەڕی غەزە و
دەنگۆی دەرکردنی فەڵەستینیەکان و ئامادەیی تەلەبیب لە سووریادا هەمان خوێندنەوەیان بۆ بکرێت. بۆیە ئیتر ئەستەمە بە ماسانیە ئیسرائیل واز لە تورکیا و خەونەکانی تورکیا بێنێت، مەگەرەوەی لەگەڵ تورکیادا بگەنە ڕێککەوتن. بەواتەیەکی دیکە تورکیا ئیسرائیل بکاتە هاوبەش و شەریکی خۆی، ئەماش لەم کاتەدا کەمێک ئەستەمە. ئەگەرچی هەر لەم ئاڕاستەیەدا جیا لە هەڕەشەکان بنیەشای ئاماژەی بە خاڵێکی گرنگی دیکە کردووە. یەشایەوەی نەشاردۆتەوە کە دوور نییە لە ئایندەدا ئیسرائیل لەگەڵ تورکیادا لەسەر پرسی دابەشکردنی هەژمون و وزە لە سووریادا بگەنە ڕێککەوتن و لێک تێگەیشتن. دیارە ڕێککەوتن و لێک تێگەیشتنی ئەم دوو وڵاتە لە سووریادا کاریگەری بەرچاوی لەسەر ئایندەی پرسی کورد و ئێران، وڵاتانی عەرەبی و تەنانەت ڕووسیا لە سووریا دەبێت. بۆیە ئەگەری لێک نزیک بوونەوەی ئەم دوانەش خۆی پێویستی بە شیکاری و توێژینەوەیکی جیاوازە. بۆیە گوێگران و خوێنەرانی ژووری شیکاری تیوارەگەدار دەکەینەوە بە زوویی هەوڵ دەدەین شیکاریەکی ورد لەمەڕ ئەگەری ڕێککەوتنی تورکیا و ئیسرائیل لە داهاتوودا پێشکەش بکەین. کۆی ئەم چیرۆکەی باسمان کرد پێمان دەڵێت شەڕۆگرژی و ململانی ئێستای تورکیا و ئیسرائیل نەک شەڕی ئایدۆلۆژیا و ئاین و بەرگری لە ستەملێکراوانی فەڵەستینیە، بەڵکو شەڕی بەرژەوەندی و هەژمونگەراییە. بۆیە ئەو بژاردەیەش دوور نییە تا لە داهاتوویەکی نزیکدا شایەتی ڕێککەوتنی تەلەبیب و ئەنقەرە بین سەبارەت بە هەژمون و دابەشکردنی یەدەگی غاز و تەنانەت دابەشکردنی وڵاتی سووریاش. کەوایە لە سیاسەتکردندا هیچ شتێک مەحاڵ نییە و دوژمنی هەمیشەیی بوونی نییە. ئەوەی هەیە دۆست و دوژمن بەپی هەلومەرج و سەردەم و بارودۆخەکان دەگۆڕێت. بۆیە دوور نییە ئیسرائیل و تورکیا بەرژەوەندی ڕۆژێک دەستیان پێ لە ملی یەکتر بکات.